بەناوی خوای گەورە خۆشەویستانی بەڕێز یەکێک لەو حاڵەتانەی کەوا بەردی بولچیلەجاری وایە کێشە دروست ئەکا کاتێک دێتە بۆ ڕیمیز ئەگرێ و زۆر ئەستوری دەکات لە ئاوسێ لەوانەیە زیان بە بولچیلەکە بگەێنێ. ئەگەر نەخۆشەکەش سەرووی 2 هەفتە کاتی بەسەردا تێپەڕی ئەو کات زیانەکە زیاتر ئەبێ لەوانەیە بولچیلەکە لاواز بکات. بە تایبەتی لە کاتێک ئەگەر بێت و بولچیلەکەی تریشی وەکو پێویست ئیش نەکات. ئەو نەخۆشیە لە بەردەستماندایە بەردێکی گەورە لە بیدایەتی بۆ ڕیمیز چەقیوە، کلیەکەی زۆر ئەستور کردووە و کاتەکەشی سەرووی 2 مانگ ئەو بەردە لەوێ چەقیوە، بەڵام سوپاس بخوا بەشێکی گورچیلە هێشتا ئیش ئەکا، بەڵام گورچیلەکەی تریشی بچووکە و بەردی تێدایە. بۆیە بڕیارمان داوە کەوا هەشتەرگەریەکی بۆ بکەین بۆ ئەوەی بەردەکە دەربێنین و بەشێک لەو گورچیلە بگەڕێتەوە سەر ئیش و بەشێکش لەو گورچیلەکە ئیش بکە بە هەردووکیان بۆ داهاتووی ژیانی کێشەی بۆ دروست نەبێ بە یارمەتی خوا و کارمەندانی ئەم نەخۆشخانە.